سلام علیکم بەخێر بێ مامۆساگیان. عليك السلام سلامت بن بيوي بن سنة خوش بن ياخوة. مامۆساگیان چیت هەیە بۆ نەخۆشخانەی میهرەبانی؟ والله نەخۆشخانەی میهرەبانی کارێکی زۆر پیرۆز و کارێکی زۆر خێر بوو بەڕاستی برەویدا بەکاری خێرخوازی لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر بووە نمونەیە کە خەڵکانی کەش چاویان لێکەن و کە دەست بکەن بۆ پرۆژە خێرخوازیانە بۆ یارمەتی هەژاران و نەداران و لێقەماوان و دەربەدەران و نەخۆشان. چیت هەیە بۆ ئەو هاوڵاتیانەی کە پشکی خێری دێنن بۆ نەخۆشخانەی میهرەبانی؟ بەڵێ وڵای بە حکمی ئەوەی ئێمە مەلاین کە مەلاین لە ناو خەڵکە سوبحان الله دەمی خەڵکەکەیتەوە هەر یەکە بە معاناتێکەوە دەناڵێنێ هەیە ئەڵێ کێشە مەیاڵێ گرفتم مەیاڵێ خەوم لێ ناکەوێت لەی پێغەمبەری خواجە فەرمی الصدقة تدفع البلاء وتزيد في العمر. کەسێک کە ئەیەوێت دەرد و بەڵای لێ دوور بێ بەڕاستی با ببەخشێ، کەسێک ئەیەوێت تەمەنی درێژ بێت تووشی نەخۆشی و ناخۆشی نەبێ با ببەخشێ، چونکە هەر بەخشینە لە پێناوی خوای گەورە و میرەبان مرۆڤەکان ئەپارێزیە هەم لە ناخۆشیەکانی دنیا هەم لە ناخۆشیەکانی دواڕۆژ و هەروە پێچەوانەکەی تووشی خێر و خۆشی و شادی و کامەرانی دەکات، هەم دڵخۆشت دەکات لە دنیا کە خێرەکەی ئەبەخشی، هەم لە ڕۆژی قیامەتە دڵخۆش ئەبی، زیاتر دڵخۆش ئەبی، زیاتر دەوڵەمەندتر ئەبی بەهۆی سۆز و بەزەی خوای گەورە و میرەبان و بەهۆی وەرگرتنی بەهشتی بەرینی خوای گەورە بەهۆی ئەم کارە خێرانەی کە ئینسان لە دنیایکە الدنیا مەزرعة الآخرة چی بچێنی ئەوە دەدوریتەوە، خێر بکە خێر دێتەڕێت، خوا نەخوازە خراپە بکەی خراپە دێتەڕێمە. تۆ ئەمە بە خێرێکی نەبراوە تاتەنەی کە ئەو هاوڵاتیانە دێن لێرە پشکی خێری دەکڕێن یارمەتی نەخۆشی هەژار دەدەن؟ بێگومان ئەوە خێرێکی نەبراوەیە، چونکە خەستەخانەن یان مزگەوت یا هەر کارێکی خێر کە تۆ ئەنجامی دەی بۆ نمونام خەستەخانە دروست کراوە خێرخوازێک دێ پشکێک ئەکرێ هەتا ڕۆژی قیامەت تا خوا نەخوازە ئەم با بڵێن ئینشاڵڵا توش هیچ نابێ، بەڵام هەتا دنیا بێ و ئەم خەستەخانە بێ ئەم کارە پرۆژە خێرانی تیا بکرێ ئەو کەسەیە بەشدارە لەو خێرە گەورەی. ئەنجا چی لەوە گەورەتر بێت کە کەسێک ڕزگارکەی لە نەخۆشی لە مردن، هەر کەسێ وەکو خوا ئەفەرمێ کەسێ ڕزگارکە لە مردن وەکوای هەموو خەڵکی ڕزگار کرد بێ، ویا کەسێ بکوژ وەکو من قتل الناس فقد ما قتل الناس جميعا. ئەوە نەسی ئاەتی قورئانە. سلامت خوش بن بێ و سلامت خوش بن سلامت بن یاخوا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی